وڵە سیارەیەک بۆ دوێنێ سیارەکە دیار بووە ئەو سیارێک کە تەقەی لە ناوچەی عربەت کردووە بەڵام خۆشببختانە هیچ زیانی نەبووە تەنها چەند گولەیەک بە دیواری بارەگاکە و ئەمانە کەوتون بەڵام دەستگا ئەمنیەکانی عربەت ئاسایش پۆلیس لە هەمان کات گەیشتونە ئەوێەوە زۆر بەجددی بە دوچوون دەکەن و دۆسیەی بۆ کرایتەوە مدەوارین شتێکی وانە بیتن هەتا ئێستا ناتوانین قسە لێ بکەین جارێ هەتاکو دەرەنجامی لێکۆڵینەوەی دەستگا ئەمنیەکان دەرمێت وەڵا لە هەندە شوێن بۆیان نردوم بە تایبەتی لە ڕاپەڕین لە ڕانیە بۆیان نردبوومی هەندێک کاندید بەیان کردبووە و باشیشی کردبوو کاندیدەکە بۆ خۆی دەستکاری نەکردبوو چۆن هیوا هەبوو دم چاویان شێواندبووە هەوەکو خۆی هێشت بووە وڵا ڕەنگە ئەوە ئەجابیش بی بۆ خۆی چونکە ڕەنگە زۆر جە دەڵێن خەڵک لەگە مەزلومدایە کێکێک زۆڵمی لێ بکرێتە خەڵکی زیاتر لەگەڵدایە ئەبێت ئەو بابەتانە هەر ڕوو دەدەن ومێ دەوارینە ئەو بابەتە دووبارە نەبنەوە بەڵام ئەمە تەوجیهاتمان ئێستاش بوو خەڵکی خۆمان بووە ڕێز لە پۆستەری خەڵکیکە بگرن لە شعاراتی لایەنە سیاسیەکان بگرن کارێک نەکەن بەدەر لە ڕێنمایەکانی کۆمیسیۆن بەدەر لەو ڕێنمایەکە